ئایا دەزانیت ئەم دینە چۆن بە تۆ گەیشتووە؟ لەسەر ئەم دینە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئازاردرا لەناو مزگەوتی حەڕەمدا لە مەککە و بەناعەل لە دەموچاوی ئەبوو بەکری سدیق درا تا بێهۆش بوو. حەمزەی شێر تێدا شەهید بوو. عومەر و عوسمان و عەلی لەسەری شەهید بوون، خوددا لێیان ڕازی بێت. بیلالی کوڕی ڕەباح پەتێکیان لە ملک کردی بوو، بە منداڵان بەردیان تێدەگرت و دواتر لەسەر زەوی بە گەرما بەردێکیان لەسەر زگی دادەنا و بەدار عەسا لێیان دەدا، ئەویش دەیوت ئەحەدون ئەحەد. خەبابی کوڕی ئەرەت بە ئاگر تاقی کرایەوە، پەروەردگار لە هەموویان ڕازی بێت. گەورە زانەکان لەسەری ئازاریان خوارد و زیندانی کران، ڕەحمەتی خوددا لەسەر هەموویان بێت. ئەم دینە بەم شێوەیە پێتگەیشت لەسەر گیانی هاوڵان و موجاهیدان. هەرگیز نەکەیت دینەکەت بدۆڕێنیت بۆ خۆشی دنیا. ئاگداری منداڵەکانتان بن لەم ڕۆژگارە پرفیتنەیەدا، بیانکەن بە هاوڕێ لەگەڵ دینەکەی و با بزانێت مێژووی دینەکەی چییە و با پێشەواکەی هاوڵان بن، نەوەک گۆرانی بێژ و زیناکاران و کەسانی خراپ و یاری چیەکان.